ئێمە وەکو بەشێک لە ڕیشسپی و کەسایەتی و مامۆسایانی ئاینی و تالاکان و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە حاجیاوە وێڕای ڕێز و پێزانینمان لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لە پای هەوڵەکانیان لە دەرچواندنی بڕیاری بە قەزاکردنی حاجیاوە کە بڕیارێکی زۆر گرنگ بوو، بەڵام بەداخەوە بە هۆکاری سیاسی و گرفت و لەمپەری ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان کە پۆستی قایمقام بە بەرکەوتە و ئیستحقاقی خۆیان دەزانن تا ئەم ساتە وەختە بڕیاری بە قەزابوون نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، قامێکدا نەندرا و دیاری نەکراوە بۆ شارەکەمان. بۆی ئێمە داواکارین و هیواخوازین هەرچی زووە لە ڕێ ئێوەی بەڕێزەوە بە زووترین کات ئەم گرفتە چارەسەر بکرێت لە پێناو هێنانەدی بەرژەوەندی گشتی شارەکە، هەروەها دانانی کەسێکی شیا و شایستە لە زووترین کاتدا ئەم پرسە یەکلایی بکەنەوە تا لە داهاتوویەکی نزیکدا زەمینە سازی بکرێت لە ڕووی یاسایی و کارگێڕیەوە بۆ ئەوەی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەی کارگێڕی و خزمەتگوزاری لە شارەکە بکرێنەوە و ئەمەش لە پێناو کەمکردنەوەی ڕۆتین و ئاسانکاری و کاروباری هاوشاریان. لە دەرەنجام داگەیشتینە ئەوەی کەوا بەڕێز سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین ئەوەی پێڕاگەیاندین کە لەم نزیکانەدا و پێش سەری ساڵ ئەم بابەتە یەکلایی دەکرێتەوە و ئینشاءڵڵا قایمقامێک بۆ شاری حاجیاوە دادەندرێت.